بەناوی خودای بەخشندە و میهرەبان ئازیزان و خۆشەویستان گوێگران و بیسەرانی دەنگی یەکگرتوو لە هەر کوێیەکەوە بیسەرمانن هیوای کاتێکی پڕ لە خۆشی و پڕ لە تەندروستی و پڕ لە ئاسوودیتان بۆ دەخوازم. من محەممەد شەماڵ لە بەرنامەی گەشە لەگەڵتانم لە نێو مانگی ڕەمەزانی پیرۆزدا. هیوادارم لەم مانگەدا خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لای قبول بکات وەخوای گەورە بمانگەێنێتە ڕۆژە گەورە و پرشکۆکانی ئەم مانگە کە شەوانی قەدر ئینشاءالله. ئەیزان خۆشەویستان تەوەری ئەمڕۆی بەرنامەی گەشەمان باس لە گەنج و هیدایەتە بە میوانداری مامۆستا و هاوڕێی خۆشەویست مامۆستا ئەحمەد فاتح مامۆستا یاخود ناسە بە مامۆستا ئەحمەد کەرکووکی. مامۆستا گیان زۆر بەخێرهاتن. سەلامەت مامۆستا گیان. مە بەس مەسەرەتا ئەلێەوە دەست پێ بکەین ئایا پێناسەی هیدایەت یاخود واتای هیدایەت چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم صل وسلم وزد وبارك على هذا النبي الكريم وعلى آله وصحبه أجمعين. سرتا دەست خۆشیم بۆ جەنابەت و بۆ هاوکارەکانت. زۆر سپاس. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ ما أصاب من مصيبة إلا بإذن الله ومن يؤمن بالله يهدي قلبه. ئەم ئاەتە پیرۆزە باس لە بەڵاو موسیبەتەکە، باس لەو ڕۆژانە ئەکا کە تاریکە بن لە بەرچاوی ئینسانەکان. لەو کاتانەیە ئینسان زۆر پێویستی بە کەسێکە ڕێنمونی بکە، پێویستی بە کەسێکە ئامۆژگاری بکە، پێویستی بە کەسێکە ڕێی پێشان بدا، ڕێیەکەی بۆ ڕۆشن بکاتەوە، پێویستی بە مانگە شەوێکە، پێویستی بە خۆرێکە، پێویستی بە شعلەیەکە بێ کە ئەو تاریکی کە بەسەریا هاتووە ڕێگاکەی بۆ ڕۆشن کاتەوە. بۆیە خوای پەروەردگارە فەرمێ ومن یؤمن بالله یهدی قلبه. یعنی هەر کەسێک ئیمان بەخوا بێنێ خوای پەروەردگار خۆی ئەبێتە کەفیلی ڕۆشنکردنەوەی ڕێگاکەی. کەواتە ئەمە ئەومان بۆ دەرەکەوێت کە هیدایەت لە زمانەوانی لە بڵین زانایانی بواری لوغەی عەرەبیە باسییان کردووە ئەڵێن بە معنای چەند شتێک دێ. یەکی لەو مانایانە بە معنای دەلالەت دێ، واتە ئێستا کەسێک ئەبێتە دەلیلی کەسێک، واتە ڕێنمونی کەسێک. جەنابەتە بیتە دەلیلی من بۆ ئەوەی کە شوێنێکی دیاریکراوم پێ بڵێ ئاها زۆر جار ئەچینە شارێک لە کەسێکە پرسین فلانە شوێن لەکوێیە، ئەو کەسە دەلیلی منە. لە کوردەواری خۆمانە ئەڵێن دەڵاڵ، لە زمانە فقهیەکەیە ئەڵێن سمسار. ینی کەسێک ئەگەر ڕێگا بە کەسێک پیشان بدا بۆ ئەوەی سیارەیەک بکڕێ، خانوویەک بکڕێ، شتێک بدۆزێتەوە، ئەمە پێوترێ سمسار بە لوغە بڵین فقهیەکەی. یەکێک لە ماناکانی تری پێناسەیە. هیدایەت واتە پێناسەی شتێک، یان بە مانای ئیرشاد دێ، بە مانای بەیان، ینی وازەحکردنی شتێک، پەردەلادان لەسەر شتێک کە پێشتر غامز بووە. حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە بیدایەتی داوەکەی خۆیە کاتێک کە زۆر جار لەگەڵ ئیمامی ئەبوبەکرا دەرەچووە دەرەوە، حەزرەتی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر جار کە پرسیاریان لێ کرد، ینی بچوای بۆ شوێنێک کە تەئمین نەبووایە لە ژیانی، پرسیاریان لێ کرد یاوت ئەوە چێ لەگەڵتا؟ ئەو ژەیوت هذا هادین یهدینی الطریق. ئەو کەسێکە کە ڕێگەم پیشانەدا. ینی ئەو ئەیویست بەوەی بەرامبەر بڵێکە ئەم کەسە دەلیلێکە ڕێگای مەکەم پیشانەدا. ئەوان وا تێگەشت. بەس ئەم لە وشەی هادی ئایا تەنها بۆ ئەو کەسە بەکارێت کە ڕێگەی پیشاندەرێ بۆ ڕێگەیەکی ڕاست و دروست، یاخود مەسەن سزاوی کەسانێک هەیە خەڵک ئاراساکەن بەڵام بۆ ڕێگەیەکی هەڵا. وشەی هادی تەنها بۆ کەسانێک کە نهایەتی ڕاستی جوانیە. زیاتر وشەی هادی یاخود هیدایەت بۆ ڕێگەی ڕاست هاتووە. بەڵام لە بەرامبەر هیدایەتە ئێمە وشەیەکی ترمانەیە پێوترێ ضەلالەت. ضەلالەت زیاتر بۆ معنای مانە سلبیەکە و یان مانە ڕێگا چەوتەکە هاتووە. اینجا ئەمە بەسم ئەوەیە کە ئیرشادی ڕێگا، پەردەلادان لەسەر شتێکی غامز پێی ئەوترێ هیدایەت و ینی ئەم وشەیتە جێبێت. دەست خۆش مامۆستاگیان ماسە ئەگە بینە سەر ئەوەی ئایا هیدایەت بەش و جۆری هەیە
یاخود هیدایەت هەر هیدایەتە و باش یاخود لە هیدایەت زیاتر وردبوونەوەمان هەیە لە ڕووی شەرعیەوە هیدایەت دوو جۆرە بەڵێ جۆرێکمان هەیە لە هیدایەت پێوترێ هیدایەتی گشتی هیدایەتی عام واتە هەموو مەخلوقەکانی خوای پەروەردگار ئەو هیدایەتیان هەیە خوای پەروەردگار ڕێگای بە هەموو مەخلوقات پێشان داوە بۆ نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ كل مولود يولد على الفطرة هەموو مناڵێک کاتێکە لە دایکە بێت لەسەر فترەتی پاچی و جوانی و عقل لە دایکە بێ ئەوە دایک و باوکەکەیە کاتێک ئەو مناڵە گەورە ئەبێ بەلاڕەیە ئەبەنیان بە ڕێگەی ڕاستی پێشانەدەن يعني ئێستا ئەو تەخوای پەروەردگار لە قورآنی پیرۆزە فەرمێ سەبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى لە دوای ئەوەی کە هەموو خەڵقەندەکانی خۆی دروست کردووە ڕێنمونیشی کردوون یعنی لەوەیە پرسیارە بکرێت کە ئێستا ئەوروپا زۆربەی زۆری بێباوەڕە چۆن ڕێنمونی کردوون تەماشاکە خوای پەروەردگار ڕێگای زۆرە بۆ ڕێنمونی کردن یەکەم پێدانی عەقڵ جۆرێکە لە ڕێنمونی ئەو ئینسانە دووەم ناردنی پێغەمبەران جۆرێکە لە ڕێنمونی ئەو ئینسانانە ناردنی کتێبە ئاسمانیەکان یعنی هۆکارگەلێکی زۆر هەیە بۆی کە ئینسانەکان ینی بە شێوەیەکی گشتی خوای پەروەردگار هیدایەتیان بدەماسەمە جۆرێ لە جۆرەکانی هیدایەت کە شێوە گشتەکەیەتی جۆرەکەی هەر لە شێوە گشتەکە کاتێکە خوای پەروەردگار لەسەر زمانی موسا بەرامبەر فیرعون ئەفەرمێ قال فمن ربكما يا موسى كاتب فرعون وتي خوي وتشي اي موسى حضرتي موسى فرمي قال ربنا الذي اعطى كل شيء خلقه ثم هدى يعني هم مشتي دروس كردو او جا رينموني او شتانشي كردو يعني خوي پروردگار وكو نظريكي ارسطو على خوي گەورە لەوە زۆر گەورەترە خۆی بە ئێمەوە مەشغوڵ بکە ینی ئەو ئەرسطۆ بیردۆزێکی هەیە ئەڵێ خوا هەیە بەڵام ئاگای لە مرۆڤەکان نییە ئەمە بە عەکسەوە خوای گەورە تەنها دروستی نەکردوین وازمان لێبێنێ و دەستمان لێبەردە نەخێر ئێمە بەبوونی ئەو وەستاوین ئێمە ببوونی ئەو بوونمان هەیە ئێمە وەگەڵێ ژیانی ئێمە پەیوەستە بەوەوە ینی ئەو ڕێنمونی کردوین و جۆری دووەمیش کە هەر خۆشت ئێستا باست کرد جۆریی خاصە تایبەتمەندە پێوترێ هیدایەتی دەلالەت و ئرشاد ئەم جۆرە تەنها بۆ موسڵمانانە تەماشاکە خوای پەروەردگارە فەرمێ ومن يؤمن بالله يهدي قلبه هەر کەسێ ئیمان بە خوای پەروەردگار بێنێ خوای پەروەردگار هیدایەتی ئەدا ڕێنمونی ئەکا ڕێی پێشانەدا پلانی بۆ دائەنێ پشتیوانی ئەبێ يعني دفاعی لێکا إن الله يدافع عن الذين آمنوا يعني ئەم جۆرە هیدایەتەکە جۆرە تەوفیقێکە لەسەر ڕێی ڕاست لەسەر ئیسلامەتی لەسەر دینداری لەسەر شەریعەت خوای پەروەردگار پارێزراوێکە و پشتیوانی ئەکا و جێگیری ئەکا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر جا فەرموویەتی یا مثبت القلوب ثبت قلبي على دينك زۆر جار ئەو دوعای کردو ئەو کەسەی دڵەکانت بەدەستە دڵم جێگیر بکە لەسەر ئەو دینەی کە خۆت نازڵت کردو خۆت ڕەوانەت کردو مامۆستا ئەم جۆری دووەم لە هیدایەت کە باست کرد زیاتر هیدایەتێکی زۆر گەورە و جوان و تایبەتە کە تایبەتە بە بەشێک لە مرۆڤایەتی نەوەی مرۆڤایەتی ئایا مامۆستا ئەمە خودی مرۆڤەکان کە بڕیار دەدەن ئەم هیدایەتە تایبەتە بەدەستبێنن خوای گەورە هیچ مانعێکی داناوە بۆەوەی هیچ کەسێک نەگاتە ئەو جۆرە هیچ خود لە کۆتاییە ئەو اختیاری مرۆڤەکان کە خۆیان هیدایەتە گشتەکە هەڵبژێرن لەناو بازنەی هیدایەتە گشتەکە ژیانەکەن یاخود بازنەی هیدایەتی تایبەت هەڵبژێرن خۆی هیدایەتە تایبەتەکە بە اختیاری مرۆڤەکانە ینی خوای پەروەردگار کاتێک کە مرۆڤەکانی دروست کردووە ڕێگاکەشی پێشان داوە ئینا هەدەیناه السەبیلە ئیما شاکرا و ئیما کەفورا ڕێگاکەت پێشانەدا ئەڵێ ئەمە چاکەکەیە چاکەکە بەرەو عاقبەتی ئەوەت باشتە بە خراپەکەش بەرەو عاقبەتی خراپتە بە ئەوەی کە هەڵبژێرێت تۆی ئەوەی کە اختیاری هەڵبژاردننی هەیە ئینسانەکانە جا
ئەو ئینسانە بەدەستی خۆیەتی بگاتە مەرتەبەیە کە طبعا ئەمە بەرزترە لە عامەکە ینی مسلمانێک کاتێک کە ئەگاتە مەرتەبەیەک ئیتر هەستەکە کەسێک لەگەڵایەتی هەستەکە خوا لەگەڵایەتی هەستەکە لە ژێر ڕعیەت و لە ژێر فەرمان و لە ژێر پشتیوانی خوای پەروەردگارایە ئەو بەڕاستی مەرتەبەیە کە هەموو کەس پێی ناگا لەبەرەوەی ینی هەر تەماشاکە لە دنیای ئەهلی حاق دائیمەن کەمن ینی چونکە مەرتەبەیە کە هەموو کەسە ناتوانێت سەرکەوێت ڕاستە بە ئیختیاری خۆیەتی بەڵام توانای سەرکەوتنی نییە ئەو کەرەستە و ئەو ئامرازانەی کە پێویستەکە سەرکەوێ بەسەر ئەو شاخەیە ئەم پێی نییە بۆ پێویستەکە پێشتر ئەو کەرەستانەی پێبێ بۆی سەرکەوێتە ئەو مەقامە ئەو پلەیە مەحوی لە شعرێکە ئەڵێ حەقی ئیخلاسە بە جێهێنانی ئادابی خولوس پێ بزانێ یان نەزانێ من بەدڵ یادی دەکەم ینی مەحوی لەم شعرەیە ئەوەمان بۆ دەرەخا کە ئەو گەیشتووە بە ئەو مەرتەبەیە گەیشتووە بە ڕادەیە کە ئەم گوێ نادا بە کەسی تر حتا ئەو کەسەی کە یادی ئەکا پێ بزانێ یان نەزانێ ئەم یادی خۆی هەرەکە ینی لەوەیە ئەوەمان بۆ دەرەخە کە ئەگەر خوای پەروەردگار پاداشتی بداتەوە یان نەداتەوە من عەبدایەتی خۆمی بۆ ئەەکەم ئەوەی لەسەرمە ئەیکەم حەقم نییە بەسەر ئیشی خوای پەروەردگارەوە کەواتە ئەوەمان تێگەنێ کە ئەو جۆرە هیدایەتە مەرتەبەیەکە ڕاستە بەدەستی مرۆڤەکانە بەڵام هەموو کەسێکیش ناتوانێت ئەگەر پشتیوانی خوای پەروەردگاری لە پشتەوە نەبێ ناتوانێت بگا بەو حاڵەت مامۆستا ئەو پێناسە جوان و ئەو باسە جوانانە کە لە هیدایەتە کردمان کە ئێستا لە کۆتاییەکەیە بۆ شعرە جوانی مەحوی ینی زیاتر ڕوندان کردەوە ئایا ئەم جوانیە ئەم هیدایەتە ئەگەر لە کۆمەڵگەی مرۆڤایەتی و بەرقەرار بێت چ شتێ بۆ کۆمەڵگەی دەبەخشێت ینی کۆمەلگایەک ئەم تێگەشتنە جوانە ئەم تەسەوڕە جوانە وەڵام من بە یەک وشاتوان جواب دەمەوە ئەو کۆمەلگایە بەرەو چۆڕوات و چنێ گرنگە جوابەکەی لای سەید قوتب ڕەحمەتی خوای لێ لە فی ظیلال فەرمێ ئەم قورئانە کە سەرچاوەی هیدایەتی مرۆڤەکانە جیلێکی دروست کرد جیلون قورئانیون فەرید ینی دەستگرتن بەو قورئانەوە و دەستگرتن بە ڕێنمایەکانی قورئانی پیرۆز و بە ئەو هیدایەتە گەورەی خوای پەروەردگار بە ئێمەی بەخشیوە جیلێک دروستەکە لە کۆمەڵگەیە کە بەڕاستی پێی ئەوترێ ناوازەیە جیلێک ناوازە ینی چۆن ناوازە تۆ تەماشای ژیانی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ یارانی خۆی بزانە چۆن ژیاوە هەموو بوارەکانی ژیانی ئەو کاتە بۆ دەرەکەوێت کە پێغەمبەری خوا فەرموویەتی خەیر القورون قەرنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم ئەو کاتە سەبەب و هۆکاری ئەو فەرمودێت بۆ دەرەکەوێت کە پێغەمبەری خوا بۆ وای فەرمووە یعنی سەحابەی وا هەبوو 17 ساڵ بووە سەرکردەی سوپا بووە بەو گەنجەی خۆی یعنی بە 2 هەفتە سەحابەی وا هەبووە فێری سریانی بووە یعنی تەماشاکە لە سەردەمێکە سەحابەی وا هەبووە زینای کردووە ئافرەت خۆی هاتووە بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یعنی ویژدانی ئازاری داوە ئەی پێغەمبەری خوا من ئەو گوناهەم کردو ئەو تاوانم کردو چی بکەم تۆ تەماشاکە ینی ویژدان و کامیرەی دڵ ئەوەندە ئیش بگاتە ئەو ڕادەیی کە هیچ کەسێکی لا زەرور نەبێ لە لای گرنگ نەبێت تەنها خوای لا گرنگ بێ لەبەرەوە ئەم هیدایەتە مەدرسەیەکە بۆ دروستبوونی ئەو جیلە لە پێ درێت جیلن قورئانی بە مصطلحی سەید قوتب ڕەحمەتی خوای لێ زەما مەسا خۆی دایمەن ڕەنگە ئامە قسەیەکی زۆر باو هەیە هەم لە چینی گەنجان خودی گەنجان خۆیانێکن هەم زۆردا لە چینی بەتەمەنەکانیش کاتێ لەگەڵ گەنجانە پێکەوە لە جێکەوە بنەوە باسەکەن ئەڵێن بە چێشترین عیبادەت و بە چێشترین خواپەرستی ئەو چێژەیە کە تۆ لەو تەمەنە گەنجەتیایەکەی ئەو جی لە ناوازەیە ئەین زۆر جارێ بەشە زۆرەکەی بکەوێتە تەمەنی گەنجەتی و تەمەنی سەرەتای ینی بەڕووی ژیان کرانەوە زۆر ڕاست ئینجا مەوەسم بەسمە ینی بە شێوازێکی پرسیارەکە بکەمش ئەوەیە هەمان لە باسی گەنج کاتێ باسی گەنجەکەن بەوە باسی گەنجەکەن کە
قۆناغێکە کە تایبەتە بەتوانە بەداهێنان پڕ لە وزە پڕ لە هێز و توانە ئایا ئەگەر ئەم تایبەتمەندی جوانانە هیدایەتیش لەگەڵا بێت چەندێک گرنگە؟ وەڵا گرنگەکەی لەوەیە کە ئەو هیدایەتە گەنجێ دروستەکە مەسلحچی نەبێ. چۆن ینی من چیرۆکێکت بۆی جێڕمەوە لەم شارەی خۆمانە لەم کەرکووکەیە گەنجێک هەیە تەوانم گەنجە خوا پێداوە لەسەروی ئەوەی کە خوای پەروەردگار دنیای پێبەخشیوە سۆپەرمارکێت و ئەو شتانە نیعمەتی ئیمانیشی پێبەخشیوە هەموو ڕۆژێ ئەم گەنجە قورئانە خوێنێ لە دوکانەکەی خۆی تەواان دانیشێ لە سۆپەرمارکێتەکەی خۆی دەسەکاتە قورئان خوێندن ئەم گەنجە برادێکی هەیە برادەکەی شوعیە بە مستەلاحی خۆمان ینی مارکسیە بێدینە ئەو شتانە گاڵتەی پێەکە ڕۆژێک لە ماڵەوە ئەم گەنجە ئەوێ بچێ بۆ دوکان بەیانە تەماشاکە دوکانەکەی کراوەتەوە و هیچی تیان نەماوە هەمووی دزراوە هیچ لەو دوکانیان نەماوە لەو سۆپەرمارکتیان نەماوە تەبانم گەنجە هەروەکو عادەتی خۆی کە گەنجێکی دامەزراوە ناشکری ناکە زۆر شکری خوای پەروەردگارەکە دانیشێ دەسەکاتە قورئان خوێندن و وردەکەی خۆی سبحان الله لەو کاتەیە برادەکەی دێکە ملحیدە دێ بۆ لای کە دێ بۆ لای ئەبینێ حاڵی دوکانەکەی سەیرەکا و حاڵێکی خۆی سەیرەکا کە قورئانە خوێنێ ئەڵێ پێم نەوتی ئەو قورئانە چی بۆت کردووە دانیشتوتە قورئانە خوێنی یعنی چ سوودێکت لەو دینداریە بینیەوە ئەوەنە ساڵە قورئانە خوێنیت و کەچی هەستاوی بەیانی خاوەنی ئەو قورئانە کە ئەگەر نەعوذ بالله بوونی هەبوایە نەیە هێش دوکانەکە بە تاڵان بڕوە ئەم گەنجە جوابێکی ئەداتەوە ئەو ملحیدە لە شوێن خۆی سڕە بێ طبعاً هەردووشیان ماون لەم شارە ئەڵێ من قورئانە خوێنم بۆ ئەوەی خۆم دزی نەکەم نەوەکو دزیم لێ نەکرێ زەمی یعنی کە ئەڵێ جواب بێدات بە سەریحی پێڵێ من ئەم قورئانە خوێنم بۆی من دزی نەکەم نەوەکو دزیم لێ نەکرێ خۆ قورئان ینی تەماشاکە هیدایەت گەنجێکی لێ دروستەکە مەسلحەتچی نییە لەگەڵ خوا حتا لەگەڵ خوا ینی سا ئەو شعرەی مەحوی ئەڵێ پێ بزانێ یان نەزانێ من بەدڵ یادیەکەم ئەو پێ بزانێ یان نەزانێ من عەبدی ئەوەی کە ئەیکەم واجبە لەسرم قورئان نەهاتووە لە بەر دەرگاکەی تۆ بوەستێ وەڵا بە دزی لێ نەکرێ هاتووە تۆ ڕێکخەی یعنی تۆ چاککە خۆ ئەو دزە ئەگەر قورئانی بخوێندایە دزی لە من ناکرد دەی قورئانی نەخوێندەوە بۆی دزیم لێکە لە قورئان تێنەگەیشتووە لە پەیامی قورئان تێنەگەیشتووە بۆی دزی لە منەکە من وا ئەکەم بۆی کە خۆم دزی نەکەم کەواتە ئەم هیدایەتە ئەوەنە گەورەیە واد لێ ئەکە حتا بەرامبەر خوای پەروەردگاریش بیر لە مەسلحەت نەکەیتەوە درستە مامۆسایە گەنجی موهتەدی مەسن بە نمونە باسی ئەو گەنجە بکەین کە بۆ شێواز جوانە وەڵامی هاوڕەکەی داوەتەوە هەرە بکەینە نمونە ئایا گەنجێکە بۆ شێوازە دەژی لەگەڵ قورئان لەگەڵ خوای گەورە لەگەڵ فەرمایشتەکانی ئایا چی بەدەست دێنێت هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی ڕۆحیەوە هەم لە ڕووی ئاخرەتیشەوە ئەم گەنجە چی بەدەستێنێت چکە ڕەنگە زۆر جار ئەو گەنجانە ڕوبەڕووی کۆمەڵێتانە بنە لەلایەن بەشە لە دەوروبەرەکانەوە کە بە هاوشێوەی و نمونەی کە تۆ باس کرد ئەڵێ خوایەکەی تۆ چیت بۆکە لە ژیانی دنیا ئایا چی پێت بەخشیوە ئایا گەنجامان گرنگە لە وەڵامی ئەموشەیە بە سەربەرزیەوە چیان پێ جوانە طبعاً ئێمە ئەم قسانەی کە ئەیکەین وەڵام نییە بۆ ئەو کەسانەی کە مثلا ملحدن چونکە ئەو قراری داوە کە ئەسڵەن بڕوا بە قسەکان تۆ نەکە ئەمە ئەنێ ئەم قسانەی کە ئەیکەین بۆ ئەو گەنجە دیندارانەیە کە بەڕاستی ئیمانیان بەخوای پەروەردگار نرخی بزانن چۆن ینی هیدایەت جگە لەوەی کە سوودی دنیای هەیە گەنجێکی لێ دروستەکە لە ناو خەڵکە دیارە گەنجێکی لێ دروستەکە خەڵکی بە باش باسێکن خەڵکی شاید
بۆ شایەت بانگیەکەن لە بەرەوەی ینی متمانەی پێەکەن تەماشاکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە سادیق الئەمین نازناوی دەرکرد بوو ینی جۆرێ لە جۆرەکانی هیدایەتی خوایی بەسەرەوە بوو کە وای کردبوو ئەو گەنجە ئاوا نازناو دەرکە جگە لەوەی کە خوای پەروەردگار ئەو ڕێگایی پێشانەدا لە گومڕایی ڕزگاریەکە لە ڕێگە چەوتەکان ڕزگاریەکە لە هاوڕێی خراپ ڕزگاریەکە لە بەرنامە و ئایدۆلۆژیا و بیر و بۆچوون و فکرەی خراپ ئەو گەنجە ئەپارێزێ وای لی ئەکا پلەی بەرزەکاتەوە کە زانایانە فەرمن هیدایەت بووی هەیە خاوەنی دڵی مهتەدی ئەو کەسی کە دڵی هیدایەت دراوە بۆی هەیە بگا بە پلەی پاش فەنافیللا کە بە قابللایە ینی چۆن کەسانێک هەیە لە پێناوی خوایە ئەتوێنەوە ئەمرن قوربانی ئەدەن ئەمە پلەیەکە لە سەروی ئەوە پلەیەکەیە پێوترێ بە قابللا ینی بەعکسی ئەمانەوە ئەمان ماون بەبوونی خواوە ماون ینی بوونی خۆیان لە بوونی خوای پەروەردگار ئابینەوە بوون و نەبوونی خۆیان نەکەن خزمەتی خوای گەورە ڕەحمەتت لێ بێ بوونی خۆیان لە ئەسما و صفاتی خوای پەروەردگارە ئەبینەوە من ڕۆژێ قسەیەکم کرد لە ناو کۆمەڵی گەنجاوتم هەموو ڕۆژێ ئێوە خوای پەروەردگارە بینی بەس هەستی پێ ناکە وتیان چۆن وتم تۆ تەماشاک ڕۆژانە چیت بەسەر دێ تین و تەبێ نەخۆشەکەوی ئەشتە دەرەوە منزەرێک جوانە بینی لە هەر مووقفێ لەم مووقفانەیە صیفەتێک یاخود ناوێ لە ناوەکانی خوای پەروەردگار تەجەلا ئەبێ لە ژیانی توێ گوڵێکی جوانە بینی صیفەتی ناوی جەمال دێتە مێشکت ئافرەتێک و پیاوێکە بینی 15 ساڵە 20 ساڵە مناڵێن نەبووە ناوێک دێتە خەیاڵت کە پێوتێ ئەلوەهاب ئەمە تەنها خوای وەهاب ئەتوانێ مناڵیان پێ ببەخشێ نەخۆشێکە بینی ئەچێ خەسخانە یەکسەر ناویش ئەشافی دێتە بیرت کێشەیەک کە چەند ساڵە حەڵ نەبووە لە ماوەی 5 دقیقەیە حەلە بێ ناوی ئەلحەکیم دێتە بیرت زاڵمێکە بینی وا زوڵمەکە لە کەسێک لە مەزلومێک یەکسەر ناوی ئەلجەبار ئەلمونتەقیم دێتە بیرت کەواتە ئێمە ڕۆژانە چەندین جار خوای پەروەردگارە بینی لە ژیانمانە هەستی پێکەین ئەوەیە کە وای لە مەحوی کردووە کە لە شعرێکی فارسیە ئەگەر مستەڵەحەکە بە جوانی بیهێنمەوە ئەڵەیە نگەردی تاچوو قەترە مەحوی دەردەریایە عشقی دۆست محال است اتحادت تا ئەبەد یەک بود دوو یعنی تو تەماشاکەڵێت تا وەک دڵۆپێک لە دەریای ئەوینی دۆستدا کە خوای پەروەردگارە نەتوێیتەوە یەکگرتنت لەگەڵ ئەوە یان مەقسەدی هینە ینی ڕووکردنە ئەو ڕووەرجێڕان بۆ لای ئەو ئەڵێ هەتایە مەحاڵە هەتاکو نەتوێیتەوە لە پەیامەکەی ئەوە لە خۆشەویستی ئەوە ئەو ینی هەر مەحوی خۆی ویستوێتی ئەومان تێبگەێنە کە ئێمە بە تەنیا کەمین کە وەکو دڵۆپێک ئاو واین لە دەریایەکە خوای پەروەردگار گەورەیە زۆر ئێمە دڵۆپێکیش نین لە دەریای گەورەی خۆی عزت و جەلال و جەبەروتی خۆی ئەبێ بۆ ئەوەی گەورەیمان دەستکەوێ بۆ ئەوەی لە گەورەی ئەو حسێب بین ئەبێ ئەو دڵۆپە فڕێدێنێنا ئەو دەریا ئاوەوە خۆمان فڕێدێننا ئەو دەریای عشقی خوایەوە کە پێوترێ خۆشەویستی خوای پەروەردگار کە بە مستەڵەحی خۆمان پێوترێ هیدایەت ئێساکە پێ ینی هیدایەت بەحرێکە بێ ئێمە خۆمانی تێبخێ خۆمانی تێفڕێدەین و لەوەش نەترسین کە بڵێ وەڵا ئەخن کێم زۆر چاک مامۆستا بەڵام ئەلێرە من بەسە پرسیارێ بکەم بۆی بەسەرمانە تێنەپەڕێت ئێستا لەوێ بەشێک لەوانەیە کە گوێگرمان لەوەی خودی چینی گەنجان خۆیان بن باشە ئایا ئێستا ڕەنگە گەنجێکە و پرسیارا دروست بێت ئایا من چۆن بتوانم خۆم فرێدەمەنی ئەو دەریا خواییەوە چۆن بتوانم هێرەگە هیدایەت دۆزمەوە زۆر بە تایبەت لەم سەردەمی پڕفیتەنەدا بڕوا بکە کاک محەممەد زۆر ئاسانە ینی چەند هۆکارێکی زۆر بەسیت و سانە و ساکار هەیە یەکەمین هۆکار دڵی خۆتە دڵی خۆت دڵی منەڵەیە فلانە حەزب ڕامە کێشێ بۆ ماسێتی خوا ڕامە کێشێ بۆ شوێنێک کە خوا پێی ناخۆشە
بۆ شتێک کە خوا پێی ناخۆشە ناچم دەست ناخەمە دەستیانەوە کاکە دەنگی پێ نادەم هەر مەرحەبامانە بێ سەلام عەلەیکم وعەلەیکم سەلام وەکو هاوڕێتی دوور بە دوور بەڵام ئۆکەی بۆ ناکەم نەک هەر ئەوە کەسێکە هاوڕێیەکە ڕێنمونیکەرێکە ڕێگات پێشانەدا ئامۆژگاریتەکە بۆ ڕێی خراپ واسی لێ دێنم تۆ ینی هەر تەماشاکە ئەمە قاعیدەیە هەر ڕێگا خراپەکە واز لێ بێنە ڕێگە باشەکە خۆی دێ هاوڕێی خراپ واز لێ بێنە ئۆتۆماتیکیەن هاوڕێی باش دەورت لێدا چونکە یان باش هەیە یان خراپ باشەکە لادە خراپەکە دێتە شوێن ئەفۆنە باشەکە لادە خراپەکە دێتە شوێنی خراپەکە لادە باشەکە دێتە شوێنی ئەمە لە ڕۆمادێکەوە تو تەماشاکە ئەگەر دڵ ئێستا تۆ کوپێک بێنی پڕ بێ پڕ ئەم کوپە پڕ بێ لە ئاو بڵێ وەرە شتی تێکە وڵات توی ناچێ خە پڕ بووە هەر بڵێم شتی تێکە ئەڵی تێ ناچێ بۆ لە بەروی پڕە هەتا بەتاڵی نەکەی شتی تری تێ ناچێت ئەو دڵە ئەبێ بەتاڵکەیتەوە لە تاوان لە ئاسەواری تاوان کە بەتاڵت کردەوە تەخلیەت کرد اینجا ئەتوانی جوانی کەی بەشتی تر تەحلیەی کەی بەشتی تر هەتە دایمەن تەماشاکە هیدایەت ناچێتە دڵێکەوە کە پڕ بێ سعدی شیرازی لە گوڵستانە قسەیەکی زۆر جوان باسەکە ئەڵێ عالمێکە بوو زۆر لە خۆبایی زانا بوو ڕاستە زانا بوو بەڵام زۆر لە خۆبایی بوو وتی ڕۆژێکە چێ بۆ لای مامۆستایە کە لەو زاناترە ئەوێ علم بخوێنێ ئەمە چێ بۆ لای تەبان زاناکە ئەزانێ ئەمە حاڵی چۆنە فیز لێدا بەسەر خەڵکا و ئەڵێ علم زۆرە و ئەو شتانە ئەڵێ بڕۆ من دەرست پێ نادەم وانەت پێ ناڵێمەوە زۆر لە حیلەکە بۆ بێ من کەسێکی ناسراوم یعنی خەڵکیێکی زۆر تەمەنا ئەکا لەگەڵما دابنیشێ و لەگەڵما تەوقە بکە ئەوانە من هاتووم علم لای تۆ فێر بم بۆچی ئەڵێ بڕۆ تۆ ئەبێ خۆت بەتاڵکەیتەوە تۆ کوپەیەکی پڕی تۆ ناڵی من عالمم من ناتوانم علمەکەی تۆ بخەمە ناو ئەو مێشکێکەوە کە پڕ بێ ئەبێ وەکو کوپەیەکی بەتاڵ بیتە بەردەسم اینجا توانم علمت پێ بدەم تێگەی اینجا هیدایەتیش ئەچێتە دڵێکەوە کە بەتاڵ بێ بەڕاستی لە تاوان لە ناشرینی لە ناپوختەیی لە ناڕێکی لە چەوتی لە لیاڵی لە تاریکی اینجا ڕووناچی ئەچێتە ئەو شوێنەوە بەڕاستی زۆر جوان مامۆستا حەزەکەم ئەگە بکرێت ینی حتا پێش قسەکەش پێ بڕم پێشەوە ینی هیدایەت وا ئەکا ئەو کەسە دووبارە لە دایک بێتەوە ینی کاتێک کە دڵی بەتاڵە بێ دیسانەوە ئەو دڵە دروستە بێتەوە و دیسانەوە سەعادەتێکی تری بۆ دروستە بێ خۆشیەشی تریت بۆ دروستە بێت تۆ تەماشاکە ئەو گەنجانی کە هیدایەت دراون ئەو گەنجانی کاتونەتە سەر ڕێ گاڵتە بەڕابردی خۆیانەکەن بۆ لەبەرەوەی ژیانێکی تر ئەژی ینی مەولەوی لە شعرێکە ئاڵێ هەر کەس تەوەلود دووبارەش نیەن یەقین سەعادەت ستارەش نییە ینی هەر کەسێک دووبارە لە دایک نەبێتەوە دڵنیا بە سەعادەتی توش نابێ ینی خۆشی توش نابێ دڵخۆشی توش نابێ و سەرفرازی توش نابێ مامۆستا بۆی قسەکانمان لە لای گوێگران زۆر مجامەلی پێوە دیار نەبێت ینی ئەوەیان پێ بڵێن کە لە دنیای واقعا ئەمەی کێمە باسێکی شتێکی مستەحیل نییە بەدەستێنانی حەزەکە مەگە بکرێت چەند نمونەیەکی گەنجانمان بۆ بینیتەوە کە لە ژیانی پێغەمبەر و تابعین و سەحابەکان هەبووە تەنانەت ئەگەر ئێستاش لە بدایەتە ئەمەژە بە نمونەیەکی ئێستایی کرد باش بۆ زیاتر ڕوونکردنەوەی بابەتە حەزەکەم چەند نمونەیەکم بۆ باس وەڵا نمونەیەک هەیە هەر لە شاری سلێمانی ڕوویداوە ئینشەڵا زۆر بە کورتی تەواویەکەم دکتۆر ماکۆک هەیە لە سەی سادق دکتۆر ماکۆک تەڵان من ئاشناییم نییە لەگەڵیا بڵێن دوور بە دوور ئەیناسم بەڵام ئەم نووسینەی برادرێک وتی هی بەڕێزیانە بەپی ئەوەی کە ئەو دکتۆرە ئەڵێ برادرێکم وتی بۆی باسکردم ڕۆژێک لەگەڵ دایکم و باوکمە چوین بۆ لای خزمێکمان لە خەستەخانە سەردانی بکەین دیار بوو نەخۆش بوو ئەوانە وتی کە هاتی نەدەرەوە سیارەکەمان لە دوور ڕاگرت بوو دەوروبەری خەستەخانە لە سلێمانی زۆر هین بوو زۆر قەرەباڵغ و ئەو شتانەیە نەمانتوانی نزیک ڕایگرین دوور ڕامانگرت کردمانە ناو
کۆڵانێکەوە بەردەم دەرگای ماڵێک وتی کە هاتیینە دەرەوە و بچینە سیارەوە بڕۆینەوە بۆ ماڵەوە ئەو ناوە مناڵی لێ نەبوو بەڵام کە سیارم لێ خوڕی ئەو نەمزانی هاتمە دواوە لە مناڵێکمدا وتی کە لە مناڵێکمدا زۆر پەشۆکام وتی بینیم سەری مناڵەکە لە ژێر تای سیارەکە ماوە ئەیتر دایک و باوکم ئەو بە تەمەنێکەوە خەریکی هات و هاوار و خەریکی ینی منیش پێشۆکاوم و ئەوانە دەسم بە خوێنەوەی و چی بکەم و چی نەکەم وتی ئەوەم توانی کە مناڵەکە هەڵگرم و بیکەمە ناو سیارەکەەوە وتی بەس کەسێکم بینی لە دوورەوە ڕایە کرد بەرەو پیری من ڕایە کرد کە ڕایە کرد مناڵەکەی لێ سندم وتی هاتە ناو سیارەکەەوە لەگەڵمە دایک و باوکم لە دواوە بوو منیش لە پێشەوە لە سەکنیشەوە ئەو کەسەی کە مناڵەکەی لە باوشایە وتی من ئەمەە ئەگیریام ئاگام لە خۆم نەبوو هاوارمە کرد ینی بسەری ئەڕۆشتم ینی وەکو تووشی ترسێک بوو بووم کە یەکەم جارە ئەو حاڵەتم تووشە بێ وتی ئەوەی تەنیشتمەوە کە مناڵەکەی لە باوشە پێوتم کوڕی باوکم هێواش ینی تۆ لەسەر خۆ بە ئاوا نابێت تۆ ئەگەر ئێستا ئاوا بەو جۆرە بڕۆی لە مناڵی شترە دەی خۆت ماڵوێرانەکەی لەبەرەوە هێواش بە با بگەینە خەسخانە بزانین چی ڕۆدە وتی مناڵەکەش بۆ خۆی لە خوێنی خۆیان گەوزا بوو زۆر مەشهدێ ناخۆش بوو تی کە تا گەیشتینە خەستەخانە من ئاگام لە خۆم نەبوو گەیشتینە تەواری لەوێ لە تەوارێکە داوای باوکی مناڵەکەیان کرد وتی منیش نەمەزانی هەر ئەمویست بزانم ئەو مناڵەت چی بەسەر دێ وتیان کاکە بێ باوکی مناڵەکە بێ عملیاتێکی پێویستە بێ تەوقیعی کاوەوانە وتی ئەوە نەمزانی ئەو کەسەی کە لەگەڵ مەهادوتی وەڵام من باوکی مناڵەکەم ئەو کەسی کە بۆ شێوازە هات و بۆ شێوازی ئەو کەسەی کە دڵی سایەقەکەی ئەدایەوە باوکی مناڵەکە بوو ماشەڵڵا یعنی ئەیوت قسەی وای بۆ مەکرد ئێستاکە دێتە بیرم کەسێک کە نەک باوکی مناڵ بێ ینی دوور بێ لە مناڵەکەشەوە ناتوانێت قسانە بکە بۆ جۆرە اینجا مەبەسەکەم لێرەیە ئەگەر هیدایەتی خوایی نەبێ چۆن نەتوانێت ئەم گەنجە ئەم پیاوە ئاوا ڕابگرێ بەرامبەر مناڵێکی جەرگی خۆیەتی کە هی خۆیەتی کە بەڕاستی ئەمە هەموو کەسێک ناتوانێت ئەمە بک بەڕاست دەست خۆش مامۆستا گەما دیارە کاتی بەرنامەکەمان تەواو بووە من دووبارە خۆشحاڵم کە لەگەڵتانە ئەم بەرنامەیەمان کرد مامۆستا ئەحمەد کەرکووکی ئینشاءالله ئایزان خۆشەویستان بەم ئەندازەی دێینە کۆتایی بەرنامەی گەشەی ئەم جارەمان هیوادارین خوای گەورە تەواوی بەرنامەکە و وشە و وتەی ناو بەرنامەکە لە ئێمە و لە ئێوەش قبول بکات وتوانین بێتمان لەم ماوەیەدا سودێک بێ ئازی خۆشویست بگەێنین و تاکو ئەڵلقەیەکی تر و بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ